بیسەرەکانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانین بۆ گەشتی هەواڵەکانی ڕۆژی سێشەممە ئێستاش سەردێڕە گرنگترین هەواڵەکان. دەست بە سەرکرانی دوو هاوڵاتی خەڵکی شاری پاوە، سەپاندنی حکمی 3 ساڵ زیندانی تەعزیری بەسەر هاوڵاتیەکی خەڵکی شاری قوروە، درێژەی هەڵمەتی سێشەمەکانی نابۆ سێدارە، سەپاندنی حکمی سێدارە بەسەر کەماڵخان بابایی لەلایەن دادگای ئینقلابی قەزوینەوە و ڕوبەڕووبوونەوەی لاوێکی تەمەن 16 ساڵی خەڵکی شاری عێراق لەگەڵ تۆمەتی قورسی قەزایی. درێژەی هەواڵەکان دەست بە سەرکرانی دوو هاوڵاتی خەڵکی شاری پاوە. ڕۆژی دووشەممە 15 پوشپەڕی 1405 هەتاوی دوو هاوڵاتی خەڵکی شاری پاوە لەلایەن هێزانامیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیارکراون. بەپێی دوایین زانیاریەکان شلێر مودیرزادە و هاوسەرەکەی ڕاشد ئیمامی بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر ماڵەکانیان دەست بەسەر و ڕەوانەی گورتوورخانە ناوەندامیەکان کراون. شایانی باسە کە سەرەڕای بە دواداچوونی بنەماڵەکانیان لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنیان تا کاتی داڕژنی ئەم هەواڵە زانیاریەک لە بەردەستدانی و لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەری سەربەخۆ و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکانیان پێبەشکراون. سەپاندنی حکمی 3 ساڵ زیندانی تەعزیری بەسەر هاوڵاتیەکی خەڵکی شاری قوروە. بەپێی دوایین راپۆرتەکان نەداد دەداجانی هاوڵاتی خەڵکی شاری قوروە حکمی 3 ساڵ زیندانی تەعزیری بەسەردا سەپێنراوە. ناوبراو لە ڕەوتی ناڕزایەتیەکانی مانگی بەفرانبەری 1404 هەتاوی لەلایەن دەستگای قەزای ڕژیمی کۆماری ئیسلامیەوە بە تۆمەتی کۆبوونەوە و هەوڵدان بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات 2 ساڵ زیندانی تەعزیری و هەروەها بە تۆمەتی سازکردنی گروپ دژ بە ڕژیم حکمی 1 ساڵ زیندانی تەعزیری و 2 ساڵ دوورخستنەوە بۆ شارستانی نیکشاری سیستان و بلوچستان بەسەریدا سەپێنراوە. درێژەی هەڵمەتی سێشەممەکانی نابۆ سێدارە. ڕۆژی سێشەممە 16 پوشپەڕی 1405 هەتاوی بەندکراوانی ڕاگیراو لە 57 زیندانی ڕژیمی کۆماری ئیسلامی مانیان لە خواردن گرت و درێژەیان بە هەڵمەتی سێشەممەکانی نابۆ سێدارەدا. بەندکراوانی بەشدار بوویە و هەڵمەتە سەرەڕای ڕێزگرتن لە خوێندکارانی گیان بەختکردووی 18 پوشپەڕی ساڵی 1370 هەتاوی ئاماژەیان بەوە کردووە کە ڕژیمی کۆماری ئیسلامی لە سەرەتای دامەزراندنیەوە هەوڵی داوە کە ناڕەزایەتی ڕەواکانی خەڵک بەو پەڕی توند و تیژیە وەڵام بداتەوە و جەنایەتەکانی 18 پوشپەڕی 1370 هەتاوی یەکێکە لە نمونونەکانی. لە درێژەیە و هەڵمەتەدا بەندکراوان جەختیان لەسەر ئەوە کردوێتەوە کە تا کاتی ئازادی دەست بەجێ هەموو بەندکراوانی سیاسی و عەقیدەتی و هەروەها هەڵوەشاندنەوەی حکمی سێداری هەموو بەندکراوان درێژە بە مانگرتن و ناڕەزایەتیەکانیان دەدەن. سەپاندنی حکمی سێدارە بەسەر کەماڵ خان بابایی لەلایەن دادگای ئینقلابی قەزوینەوە. لا ڕۆژانی ڕابردوو کەماڵ خان بابایی بەندکراوی ڕاگیراو لە زیندانی چوودەری قەزوین لەلایەن دادگای ئینقلابی و شارەوە حکمی سێداری بەسەردا سەپێنراوە. ناوبراو لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانبەری 1404 هەتاوی لەلایەن هێزانامیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر و پاش کۆتایی هاتنی ڕەوەندی لێپرسینەوە لە گورتوورخانە ناوەندامیەکان ڕەوانەی بەندیخانەی چوێندەری قەزوین کراوە. ئەو هاوڵاتیە پاشان لەلایەن دادگای ئینقلابی قەزوینەوە بە تۆمەتی محاربە حکمی سێداری بەسەردا سەپێنراوە مەترسی جدی لەسەر ژیانی هەیە. ڕوبەڕووبوونەوەی لاوێکی تەمەن 16 ساڵی خەڵکی شارستانی عێراق لەگەڵ تۆمەتی قورسی قەزایی. بەپێی دوایین زانیاریەکان ماهان ڕەحمەتی لاوێکی تەمەن 16 ساڵی خەڵکی شاری عێراق بەهۆی بەشداری لە ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانبەری ساڵی ڕابردوو ڕوبەڕووی تۆمەتی قورسی قەزایی بووتەوە. ئەو لاوە کە لە دایک بووی مانگی بەفرانبەری 1389 هەتاویە لەلایەن دادگای ئینقلابی عێراقەوە تۆمەتی قورسی محاربەی بەسەردا سەپێنراوە. شایانی باسە کە بنەماڵی ناوبراو بە بڵاوکردنەوەی ڕاگەیەندراوێک ئاماژەیان بەوە کردووە کە ئەو تۆمەتە کە بەسەر کوڕەکانیدا سەپێنراوە نەک تەنیا بە تەواوی بنەمای یاسایی نییە بەڵکو بە پێچەوانەی هەموو یاسا نێودەوڵەتیەکانی مافی مرۆڤ داوایان کردووە کە دەست بە جێکوڕەکەیان بەبێ مەرج ئازاد بکرێت. پێبەشکرانی بەندکراوێکی سیاسی ڕاگیراو لە زیندانی ئەڤین لە مافی دەستڕاگەیشتن بە دەرمانی پێویست. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ سیامەک ئەمینی بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ئەڤین سەرەڕای توشبوون بە چەندین نەخۆشی لە مافی دەستڕاگەیشتن بە دەرمانی پێویست پێبەشکراوە. سەرچاوەکانی هەواڵ ئاماژە بەوە دەکەن کە ناوبراو بۆ ماوەی زیاتر لە 1 ساڵە کە بەهۆی لەبەرنەکردنی جەلوبەرگی زیندان سەرەڕای خراپبوونی دۆخی تەندروستی لە مافی وەرگرتنی مرەخەسی دەرمانی و هەروەها ناردنی بۆ نەخۆشخانەکانی دەرەوەی زیندان بێبەشکراوە و ئەمەش مەترسی جدی لەسەر ژیانی دروست کردووە.
شایانی باسە کە ناوبراو ڕێکەوتی یەکی پوشپەڕی ساڵی ڕابردوو بەهۆی نەبوونی ئیمکاناتی پێویستی دەرمانی لە زیندان ڕەوانەی نەخۆشخانەی تاڵەقانی تاران کرا، بەڵام بەهۆی نەبەستنی پێبەند و دەستبەندی زیندان بەبێ ئەوەی کەماوەی دەرمانەکەی کۆتایی پێبێت دیسان ڕەوانەی زیندان کرایەوە. لە سێدارەدانی لانی کەم 109 بەندکرا و تەنها لە یەک مانگدا. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە ماوەی مانگی ژوێنی 2026دا لانی کەم 109 بەندکراو لە سەرانسەری ئێران لە سێدارەدراون. بە پێی دوایین راپۆرتەکان لە مانگی ڕابردووی زاینیدا حکمی سێداری 109 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی کە 5 کەسیان لە بەندکراوانی سیاسی بوون لەلایەن دەستگای قەزای ڕژیمی کۆماری ئیسلامیەوە حکمی سێداریان بەڕێوەچووە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە سێدارەدانی بەندکراوان لە ئێران بە ڕێژەی ساڵی ڕابردوو 10% بەرز بووتەوە و ئەگەری هەیە لە مانگی ڕابردووشدا ئامارەکان زۆرتر ببنەوە. مانگرتنی شوعیب موعیدی شەکیب لە خواردن. بە پێی دوایین زانیاریەکان شوعیب موعیدی شەکیب بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ئەڤین تژ بە بێبەشکرانی لە مافی دەستڕاگەیشتن بە دەرمان مانی لە خواردن گرتووە. ناوبراو کە بۆ ماوەی زیاتر لە 9 ڕۆژە مانگرتنەکەی دەست پێ کردووە بۆ ماوەی چەندین مانگە سەرەڕای پیشاندانی پزیشکانی زیندان بۆ پێدانی مرەخەسی دەرمانی یان ناردنی بۆ نەخۆشخانەکانی دەرەوەی زیندان لەلایەن بەرپرسانی زیندانەوە ڕێگری لە پێدانی ئەم مافەڕەوایە دەکرێت و دۆخی تەندروستی لە خراپیدایە. شایانی باسە کە چالاکان و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ سەبارەت بە مەترسی لەسەر گیانیە و هاوڵاتیە هۆشداری جددیاندا و داوایان لە کۆمەڵگە نێودەوڵەتی کردووە هەنگاوی بەکردەوەیان دژ بە جەنایەتەکانی کۆماری ئیسلامی هەبێت. کۆبوونەوەی ناڕەزایەتی کرێکارانی شارەداری ئێرانشار. ڕۆژی ڕابردوو کرێکارانی لەسەر کاردەرکراوی شارەداری ئێرانشار دژ بە وەدی نەهاتنی باڵێنەکانی بەرپرسان لە چەندومین ڕۆژی بەردەوامدا کۆبوونەوە. کرێکارانی ناڕازایی بە کۆبوونەوە لە بەردەم شارەداری و وتنەوەی دروشم دژ بە بەرپرسانی کۆماری ئیسلامی ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی دەرکردنیان لەسەر کارەکانیان تووشی قەیرانێکی گەورەی ئابووری بوونەت و خوازیاری گەڕانەوەیە بۆ سەر کارەکانیان بوون. لە درێژەی کۆبوونەوەکەدا ناڕازیان ئاماژەیان بەوە کردووە کە سەرەڕای بەڵێنەکانی بەرپرسان بۆ گەڕانەوەیان بۆ سەرکارەکانیان هێشتا وەڵامی دواخوازیەکانیان نەدراوەتەوە دۆخی پیشەییان ناڕوونە. هێرش بۆ سەر کەشتێکی نەوت هەڵگر لە گەروی هۆرمۆز. بە پێی دوایین هەواڵەکان کەشتێکی نەوت هەڵگر لە مەودای 8 مایلی دەریای ڕۆژهەڵاتی لیمانی عومان بە موشک کراوەتە ئامانج و بەو هۆیەوە ئاگری گرتووە. بە پێی دوایین زانیاریەکان لە ئەنجامی ئەم هێرشەدا هیچ زیانێکی گیانی بەر پرسنێلی کەشتێکە نەگەیشتووە، بەڵام زیانێکی زۆری مادی بەر ئەو نەوت هەڵگرە کەوتووە. ئەمە لە کاتێکدایە کە شەوی دووشەممە 15 پوشپەڕی 1405 هەتاوین چەندین بەرپرسی ئەرتشی ئەمریکا ڕایانگەیاندووە کە لەلایەن سوپای پاسدارانی ڕژیمی کۆماری ئیسلامیەوە دوو کەشتی بازرگانی لە گەروی هۆرمۆز بە ئامانج گیراون، بەڵام هێشتا سەبارەت بە ئاستی زیانەکان زانیاریەک بڵاو نەکراوەتەوە. دوایین هەواڵ ڕاگەیاندنی ئامادەی ڕادەستکرانی حکوومەت لەلایەن حەماسەوە لە غەزە. ڕۆژی ڕابردوو محەممەد عەبدولخالق ئەلفەرا بەڕێوەبەری کومیتەی بارودۆخی نایاسایی دەوڵەتی غەزە بە بڵاوکردنەوەی نامەیەکی فەرمی لەکار کێشایەوە. لە نامەکەدا ئاماژە بەوە کراوە کە کومیتەی بارودۆخی نایاسایی دەوڵەتی غەزە بە بەرپرسیارەتی تەواو ئامادەی ڕادەستکردنی حکوومەت بە کومیتەی نیشتمانی بەڕێوەبردنی غەزەیە. بە وتەی کارناسان دەست لە کارکێشانەوەی ناوبراو و هەروە دەربڕینی ئامادەیی بۆ ڕادەستکردنی حکوومەت لەلایەن ناوبراوە نیشانەی ڕوونوە بۆ کۆتایی هاتنی حکوومەتی دوودەی حەماس لەسەر کەرتی غەزەیە و ئەم ڕووداوە دەتوانێت بێتە هۆکاری دەستپێکردنەوەی داهاتوویەکی نوێ لە غەزەدا. بینەرانی عەزیز گەشتی هەواڵەکانمان پێشکەشکردن. هەر شاد و بەختەوەربن.